چاوەکان لە سەر دەرەنجامی کۆبوونەوەی هەرسێ لایەنی سەرەکی پێکهێنەری کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چڕ بوونەتەوە بە ئامانجی دۆزینەوەی دەرچەیەک بۆ باشترکردنی دۆخی هاوڵاتیان. ئەم چاودێرە سیاسیەش ڕای دەگەێنێت دۆخی بژێوی هاوڵاتیان دەخوازێت هەموو هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ باشترکردنی بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کۆبوونەوەکان ئەگەرچی تەخیریش بووە بەڵام کردنی لە نەکردنی باشترە، چکە بارودۆخەکەی تر لەوە زیاتر هەڵناگرێ، ینی هاوڵاتیان بە تەواوەتی ماندوو بوون بەدەست بێموچەی و بێبژی و نەبوونی خزمەت گوزاریەوە. ئیتر پاساوەکان هەرچێک بن هاوڵاتی خزمەتی ئەوێ لەو دۆخە دڕدۆنجی نێوان حیزبەکانیشا بەتایبەتی ئەو سێ حیزبەکە لە ناو حکوومەتە هاوبەشن، ئیتر گلەیەکانیان چۆنە ئەکرێ لەو کۆبوونەوانەیە خۆیان بە یەکتری بڵێن چێ هاوبەشە و چێ شەریکە. بەڵام ئەوەی کە گرنگە کۆبوونەوەکان یەکەم تەرکیز بکاتە سەر بارودۆخ و ژیان و بژێوی خەڵک و بڕیاری عملی و دەست بەجێ بدرێن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی هاوسەرۆکانیەوە ڕای گەیاندووە یەکێتی لەگەڵ خواستی گەلدایە و لە کۆبوونەوەی سێقۆڵیاندا باشترکردنی دۆخی هاوڵاتیان گرنگترین داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت. هەوڵی ئەویان ناوە کە هەم لە هەرێمی کوردستان هەم لە گەڵ عێراقیشا کۆبوونەوەکان چڕ بکەنەوە و بڕیاری تابیرێت. لە چوارچێوێژدا دەبینین کە هاوسەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکیان هاوسەرۆکیان لە بەغدایە هەوڵی کۆبوونەوەکانەدات، هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و عێراقدات و لەلایەکی ترەوە هاوسەرۆکێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینین کە لە ناوخۆی هەرێمی کوردستان خەریکی کۆبوونەوەی لایەنەکانە بۆی بگەنە نەتیجەیەک و بڕیارێک بدرێت کە لەوە زیاتر خەڵکی هەرێمی کوردستان بەو شێوەیە بۆ ناڕەحەتیات تێنەپەڕێت و بارودۆخی ژیانی خەڵک و موچەخۆران باشتر بکەن. دابینکردنی موچەی فەرمانبەران و باشترکردنی بژێوی هاوڵاتیان خەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆ ئەو مەبەستەش لەسەر ئاستی هاوسەرۆکان بۆ ئەو مەبەستەش هاوسەرۆکانی یەکێتی هەوڵەکانیان چڕ کردوتەوە تاکو موچەی فەرمانبەران دابین بکرێت و بژێوی هاوڵاتیان باشتر بکرێت. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.